سلااو ئێمە لە تێکارەوە لەگەڵتین وەستا جاماندی نەبی سلام خير چۆنی باشی سلامت دەشت خوش ساک بێت ناوی بەڕێزت كريم يوسف احمد تەمەنت چەندە مالي شيستويك ئاستی خوێندن والله هيش ناخذ يا امي ياخذ يا بس خێزانداری الحمد لله چەند منداڵت هەیە هاش ئەی وەستا خەڵکی شوێی تۆ اوكري ئاکرێ زۆر باشە وەستا جان دەتوانی باسی کارەکەتم بۆ بکەین والله كوره كما يشا صار شيستو هاشم بكريو هاتونو كاش تقريبا 52 سال الحمد لله شو قصيرينيو یعنی مێژوەکەی لە ساڵی 68 ئێرە دروست بووە خۆت دروستت کرد سەرەتا خۆت لێرە ئیشت کرد چەند شاگردت گۆڕیوە تا ئێستا ودي هنجي حكي نوع تحسابه ئەی شوێنەکە هەر وەکو خۆیەتی شينا كم نقول او شينا هەرو شوێنەیە بس قوره كريا وەستا جان ڕۆژانە چەند کات ژمێر لە کاری خديها مزور تقريبا شهر سبيلتين حتى مغرب تقريبا 16 ساعه يجدك خەڵک لە شارەکانی تر سەردانت دەکەن هذا اجنبي شتين زورن اجنبي تين باشە سڕی بەناوبانجی چاکەی تۆ لە چیدایە خدي لدسته لە دەستە بەڵێ. یعنی کەواتە چا هیچ دەوەر نبین تەنیا دەستاوە لدسته بس لدسته طعم لدسته دە باشە با چاک بخۆین بابزانین چاکەی تۆ چۆنە ها بتشاي بخو دەستخۆش ئەی وەساجان ئەو پارەیەی لێرە بەدەستی دێنی بەشی بژێوی ژیانت دەکات الحمد لله زيداش یعنی مرتاحی لە کار الحمد لله زۆر باشە بابزانین هیچ کارێکی ترت کردووە جگە لەم لا کارە والله بس ام كوره كريا هيك ئەگەر ئێرە نەبووایە حەزت لە چ کارێکی تر بوو خدي موكو شكور بدو كاين ام كوسبين شكور بدو كاين یعنی وەکو حەزت دێ بوو چی بای تۆ خدي حزم لا بس بەس سایەتی تەمەند درێژ بی ڕۆژانە چەند سای دەخۆ هو رزقك حلال باكج الزور بمشكله يعني خدي شنو ده حسابي او رزقه ئەوە ڕستکە هو رزقه ئەی خۆ چەند سای دەخۆیەوە ڕۆژانە خدي ام شنو هيك هیچ سای هيك ناخۆی بخم دول زيتني بۆ لەبەرەوەی مەشغولی خدي بشور ما هيك بشور. مجال منيا زۆر باشە لا والله ئەی باشە سەردانی شارەکانی ترت کردووە لە شارەکانی تر چات خواردووە چای کامە شارت پێ خۆش خوري بس بوتشو ما سر بشكل كردستاني خري یاکرێ اوكي اوكي حاجي كريم او شو هنا زورن اوكي چ شتێک بەردەوام لە خەیاڵی وەستادایە خدي هيش من الخيال بس هيش بس هيش من الخيال هيش هيش نية بۆ داهاتووی خۆت بیرۆکەی گەورەکردنی ئەم شوێنت نییە خدي بازار قديمة جورنا بتندا گەورە نابێت او كورونا خرج منها جورنا بتندا زۆر باش وەستاجان یا و هەیە یاخود مرۆڤ هەیە لە تەمەنی بەڕێستانە لە ماڵ دانیشتۆ هیچ کارێک ناکات چی بەو کەسانە دەڵێ خدي ابو ايش كاد باشترا ما دانش ما چقد ايش بكاد باشترا بۆ نمونە ئێستا ئەگەر یەکێ ببینی کە کار ناکە و دانیشتۆ چ قسەیەکی پێ دەڵێ خدي بيم طنباليا ناخو ايش بكاد باشترا نيا ینی هەوڵ نادەی لەگەڵی بێت ئیشێ بۆ خۆی خدي بکات ايش بكاد باشا ايش دابيد هكا بكاد ايش هيا هكا هيك بكاد ايش هيا دوا پەیامی وەستا الحمد لله خير من سر شو زۆر سپاس سر شو دوای سەرکەوتن بخير سر شو بخير ئێمە ڕۆیشتین لا تشوف لي بخ لا تشوف لي بخ باشا